ئەمە میوانیشمان هەیە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئامادەکاریەکان بکەین لە هەولێر بزانین چه ئامادەکاریە کراوە بۆ جەژنەکانی کریسمس و بۆ سەری ساڵکە وا بڕیارە میوانێکی زۆر سەردانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بکەن. میوانەکەمان زۆر بەڕێز نەبەز عەبدولحەمید قایم مەقامی قەزای ناوەندی هەولێر لە شوێنی فێستیڤاڵەکەەوە لەگەڵماندایە کاک نەبەز شەوتان باش سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 سەرەتا من دەمەوێت ئەگەر هەندێک زانیاری بە ئێمەش و بە بینەرانیش بدەیت سەبارەت بەم فێستیڤاڵی کە ئێستا لە عەنکاوە بەڕێوە دەچێت. بەڵێ کاک حاکم ئەو کاتتان باش سەرەتا پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەین بە بۆنەی هاتنی جەژنەکانی سەری ساڵ و یادی باڵێن لەدایکبوونی حەزرەتی مەسیح. طبعا ئەوە فیستیڤاڵی ئێستا لە قەزای عەنکاوە ئەنجام دەدرێت ئەوە پێنجەمین فیستیڤاڵە کە ئەنجام دەدرێتن لەو کاتەدا بە بەشداری سەدان یاخود بە هەزاران کەس لە خوشک و برایانی کریسیان و هەروەها لە خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان و ئەو خوشک و برا خۆشەویستانەی کە لە دەشتی نینەوە و لە کەرکووک و بەغدا و شەقلاوە و سۆران و کۆیە ڕویان لە عەنکاوە کردووە لە کەشێکی ئارامدا ئەو فیستیڤاڵە کراوە ئێستا بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر وەکو خۆتانیش ئاماژەتان پێکرد پێش ئەوەی کە لە عەنکاوە ئەو فیستیڤاڵە بکرێتەوە فیستیڤاڵێکی تریش لە سنتەری شاری هەولێر کراوە. تەمانەوە لە چوارچیوەی ئەو ئامادەکاریان نەدێ بۆ پێشوازیکردن لەو جەژنە یاخود لە سەری ساڵی تازەوە ئێمە کۆبوونەوەی لایەنە پەیوەنددارەکانیش کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا هەموو ئەو پلانانەی کە پێویستە بگیرێتە بەر ئەو پلانانە گیرایتە بەر کە بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بۆ پاراستنی ئەو میوان و ئەو گەشتیارانەی کە چاوەڕوان دەکرێت ژمارەیە چێکجار زۆر کە ڕوو لە سنووری پارێزگای هەولێر بکەن. باش کاک نەبەز ینی جگە لە ئامادەکاریەکان لە ڕووی ئەمنیەوە دەڵێم بەڵام لە ڕووی پێشوازیکردن لە میوانان بۆ خۆ دەزانی هەولێری پایتەخت تاکە شاری جوانە نەکرد لە هەرێمی کوردستان لە سەرتاسەری عێراق چیتان کردووە چۆن ئامادەکاری بۆ ئەوە دەکەن ڕەنگە میوانێکی یەکجار زۆر ڕوو بکەنە هەولێری پایتەخت ئامادەکاریەکان بۆ حەوانەوەی ئەو هەموو خەڵکە و هەموو میوانەی دێنە هەولێر چۆنە؟ کاک حاکمتەوە ئەنەمە شتێک کە شانازی پێوە دەکەین لە هەولێر بە تایبەت و لە هەموو کوردستان بەگشتی پێ ئەو پێکەوە ژیانەی کە ئێمە هەمانە کە بە بەردەوامی هەوڵ درایە پەرەی پێ بدرێتن بۆ پێشوازیکردن لەو میێوانانەژ وەکو باسم کرد پلانێکی باش دانراوە کە ئەمە پێش چەند ڕۆژێک لە پارێزگاش کۆبنەوەمان لەسەر ئەنجامدا لە قەزای عەنکاوەش پێش چەند ڕۆژێک کۆبنەوەیەکی تایبەت بۆ مەبەستە ئەنجامدرا چاوەڕوان دەکرێت میوانێکی زۆر ڕوو لە هەولێر بکەن بە تایبەت لە سنتەری شاری هەولێر بەڕێوبەرایەتی گشتی گەشت و گوزار شارەوانیەکان هێزە ئەمنیەکان هەموو پلانی خۆیان داناوە بۆ ئەوەی کە لە هوتێلەکان لە شوێنی حەوانەوەی ئەو میێوانانە ئەوەی کە پێویستە بگیرێتە بەر وەکو ساڵانی ڕابردوش ئەمە هاوڵاتیانیش دڵنیا دەکەینەوە کەوا پارێزراو دەبن لە دەواازەکانەوە یاخود لە بازگەکانەوە ئەوەی پێویستە بگیرێتە بەر ئامادەکاری بۆ کراوە لە ئێستاوە ئەو هاوڵاتیانەی کە ڕوو لە هەولێریش دەکەن طبعاً لژنەکانی گەشت گوزار و کۆمەڵی چێشخانە و ڕێستۆرانتەکان بە هەمانجی لەگەڵ لژنە هاوبەشەکانی تر هەموو بەو شوێنانەدا پێداچوونەوەیان پێ کردووە بۆ ئەوەی کەوا ئەو ژمارە زۆرەی کە هاوڵاتی یاخود ئەو میێوانانێک کە ڕوو لە هەولێر دەکەن بۆیە مە هەردەم دڵنیاییمان دایتە هاوڵاتیانی خۆمان کەوا هەموو ئەوانەی کە پێویستە لە ئامادە بکرێتن ئامادە کراوە. زۆر باشە کاک نەبەز ینی جگە لە گەشتیارانی عێراقی با بڵێ ناوەڕاست و خواروی عێراق پێشبینی ئەوە دەکەن لە وڵاتانی دەور و پشتەوە کوردانی ئەوروپا لە ئەوروپاوە سەردانی هەولێر بکەن چونکە فێستیڤاڵەکانی هەولێر بۆ جەژنەکانی کریسمس و سەری ساڵ لە هەولێر زۆر تایبەتن. طبعا ئەمە بە دابینکردنی هەلیکار بابەتێکە یاخود مەوزوعەکە زۆر گرنگیمان پێداوە
کردنەوەی ئەو ڤیستیڤالانە بە سەدان هەلی کاردابین دەکاتن. ئەمە لە پارچ پێشمەرگە پێشماوەیە کراوە، ئەوەی ناو سنتەری شار باسم لێوە کرد، ئەوەی ئێستا لە قەزای عنکاوە تازە کراوە، ئەوە هەمووی هەلی کاردابین دەکاتن. هەروەها گرنگجی خۆی دەبی لۆ ڕاکێشانی میێوانان لە وڵاتانی دەوروبەریش. ئەمە لە ساڵانی ڕابردووش میێوانێکی زۆر ڕویان هەولێر کردووە لە دەواازە سنووریەکان، میێوانێکی زۆر ڕویان لە هەولێر کردووە. ئەکیید داتاوە ئامارەکانیش ئێمە پاش کۆتایی ساڵ ئەو داتاوە ئامارانە ڕادەگەینین کەوا ژمارە ئەو گەشتیارانە یاخود ژمارە ئەو میێوانانەی کە هاتوونە هەولێر چەند بووە. هەروەها ئەوەی کە پار ئەوەی کە پێراریش ئەنجامدرا کاریگەری خۆی هەبووە بۆ ڕاکشانی ئەو میێوانانە. بە دڵنیاییەوە ئەو کاریگەریەش بەرچاوی هاوڵاتیان ڕوونە وەکو باسمان کرد. ئێمە لە ناو سنتەری شار بەدەیان هوتێلمان هەیە، ئەو مۆتێلانەکەەوە بە بەردەوامی پێشوازی لە هاوڵاتیان دەکەن و دواتریش وەکو باسمان کرد ئامار و داتاکان ڕادەکەین. زۆر باشە کاک نەبەستکەواتە پێت وایە ینی ئەم فێستیڤاڵەکە ئێستا لە ئەم شەوە دەستی پێکردووە بەردەوامە بێت ئەم ئاهەنگ و فێستیڤاڵانە هەتا سەری ساڵ؟ ئەکیت بەردەوام دەبی تاکو کۆتایی سەری ساڵیش ئەوەی کە لە هەولێر ئەو شۆک کراوە تاکو سێی مانگ چاری مانگ بەردەوام دەبی، ئەوەی عنکاوەش تاکو چاری مانگ بەردەوام دەبیتن بەدەیان کە سوودی لێ دەبینن. وەکو باسمان کرد وەکو ئاماژەمان پێکرد دابینکردنی هەلی کارە بۆ ئەو گەنجانە، هەروەها کاری دەستیە خواردنی یاخود ئەو خواردنە کوردەواریانە و خۆماڵیانەیە کە نمایش دەکرێت لەو ڤیستیڤالانە. باش کاک نەبەست ینی جگەر لە جەژنەکانی کریسمس بۆ خۆت باش دەزانی مسلمانیش بەشداری تێدەکات لەگەڵ برایانی کریسیان. من دەمەوێت بزانم بۆ سەری ساڵ بۆ خۆت دەزانی لەسەر تاسەری جیهان ئاهەنگ دەژێردرێ جائیتر ئەو کەسە هیچ پەیوەندێکی بە ئاینەوە نییە مسلمانە یاخود کریسیانە یان جووە، بەڵکو ئاهەنگێکی تایبەتە بە مرۆڤایەتی لەسەر تاسەری جیهان. بۆ سەری ساڵ ئێوە لە هەولێر دەتانەوێت چی بکەن یاخود ئامادەکاریەکانتان چییە؟ من وەکو باسم کرد ئێمە شانازی بەو پێکەوە ژیانە دەکەینکەوە لە هەولێر هەمانە. ئەمە هەموو دین و نەتەوە و هەموو ئاینەکان پێکەوە چەندین ساڵە هەموو خۆشی و ناخۆشیەکانیان بەیەکەوە بەڕێ کردووە. ئەمە شەوی 24 لەسەر 25 کە بابلێن یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە، هەروەها شەوی 31 لەسەر یەکی مانگ ئەوەش کە بۆنەیەکی تایبەتە هەموو مرۆڤایەتی پێشوازی لێ دەکاتن. بە دڵنیاییەوە لە هەولێریش لە سنتەری شار ئەمە ئەو ئامادەکاریانەمان گرتیتە بەر بۆ ئەوەی کە پێشوازی لەو بۆنە بکەین. هەموو بۆنەکانیشمان بەبێ جیاوازی بەیەکەوە کردوتەوە، پێشوازیشان لێ دەکەین لەو هەموو میێوانانەی کە ڕویان لە هەولێر کردووە یاخود ڕویان لە هەرێمی کوردستان کردووە بەبێ جیاوازی. هێزە ئەمنیەکان، تیمە خزمەت گوزاریەکان، تیمەکانی تەندروستی، تیمەکانی بەرگری شارستانی هەموو ئامادەکاریە کراوە بۆ ئەوەی کەوە ئەو ئاهەنگ و ئەو بۆنانە بەبێ کێشە و گرت بەڕێ بکرێتن. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز نەبەست عەبدولحەمید قایم مەقامی قەزای ناوەندی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ما بووی. سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان.